هەر بۆ کارە شاوری خۆشەویست هەر بشی نامەکانت هەرماون شایدن چیت نووسیوە بەزاوا بڵێ کە چەند ئەم دەستە من دیگوشیوە بڵێ بەزاوا کە چەند بەڵێنت بە من داوە بڵێ کە چەند جار دڵت خێرا بۆ من لی داوە ڕۆیشتی بەڵام شوێنت هەر لە ناو دڵما ماوە لە بیر چوون و ڕۆیشتنت وەک خەیاڵێکی خاوە لە بیرت ناکەم هەرگیز دڵ بەڵێنی پێت داوە نازانم لە بێتۆیی چۆن هەناسەم پێماوە سڵاو لە کارە شاوری چون ئەو دەستوری داوە یادی کیسرا دێوانە و هونەرمەندە لاوە ئەی ئەوە لە خزمەتیدام زۆر پیاوانە خوڵقاوە لە کاری هونەریدا دەرسی بە زۆر کەسداوە نامەکانت هەرماون شایدن چیت نووسیوە بەزاوا بڵێ کە چەند ئەم دەستە من دیگوشیوە بڵێ بەزاوا کە چەند بەڵێنیت بە من داوە بڵێ کە چەند جار دڵت خێرا بۆ من لی داوە زۆر تەفعالیە گلەی بێکە حەشقت بوو بە ئەستەم و مەحاڵ خۆشەویستم ڕوحەکەم نەم کرد خیانەت بەحاڵ ئای گلەی بێکە حەشقت بوو بە ئەستەم و مەحاڵ خۆشەویستی وەک ڕوحم نەم کرد خیانەت بەحاڵ دەمزانی ڕۆژێک دادێ گەر تۆ من نەبی لە ماڵ دەمزانی ڕۆژێک دادێ گەر بێت تۆ نەبی لە ماڵ ماڵی دڵ خامۆشە بێت ئەی جوانی خاوەن جەماڵ ئای نامەکانت هەرماون شایدن چیت نووسیوە بەزاوا بڵێ کە چەند ئەم دەستە من دیگوشیوە بڵێ بەزاوا کە چەند بەڵێنیت بە من داوە بڵێ کە چەند جار دڵت خێرا بۆ من لی داوە بۆ کارە شاوری برینەکەی نێو دڵم بیمار نەبوو ڕۆیشتی بۆ ڕۆشتنت بڕواکە هونەر شکاوە پشتی
هەروە هەردێتەوە بەشیمانە حەوت پشتی ئەوە جوانی بۆ دەڵێم دڵم دایە ناو مشتی نامەکانت هەرماون شاهیدن چیت نووسیوە بەزاوا بڵێ کەچەن ئەم دەستەمەد گوشیوە بڵێ بەزاوا کەچەن بەڵێنیت بە منداوە بڵێ کەچەند جار دڵت خێرا بۆ من لێداوە هاکاوتیان بەپەلا ئەو کچە خەفەت کوشتی بەداخی لای ئەشقەکەی بە ئازار و بە مەستی هاکاوتیان لە داخا ئەڵقەکەی فڕێداوە چونکە چاوانی گەشی فرمێسکی تێدا ماوە نامەکانت هەرماون شاهیدن چیت نووسیوە بەزاوا بڵێ کەچەن ئەم دەستەمەد گوشیوە بڵێ بەزاوا کەچەن بەڵێنیت بە منداوە بڵێ کەچەند جار دڵت خێرا بۆ من لێداوە بڵێ کەچەند جار دڵت خێرا بۆ من لێداوە ئەی گیان هەمووی بۆ کارە شاوری